سڵاو بینەران بیسەرانی ئەزیز من شەنگ خەلیل لە پرۆگرامی پزیشکی ئێوە لەگەڵتانم بابەتی ئەمڕۆمان دەرباری باوترین گیر و گرفتەکانی کۆئەندامی هەرسە بە میوانداری دکتۆر سەرهەنگ حوسێن پزیشکی پسپۆڕی نەشتەرگەری کۆئەندامی هەرس زۆر بەخێر دکتۆریان زۆر خۆشحاڵیم کە لەگەڵمان ئامادەین دکتۆر گەسەرتا بۆ دەست پێ بکەین باوترین نیشانەکانی گیر و گرفتەکانی کۆئەندامی هەرس چیە؟ بەڵێ کۆئەندامی هەرس هەمومان دەزانین کە زۆر دوور و درێژە دەکرێتە دوو بەشی سەرەوە و بەشی خوارەوە بەشی سەرەوە سورێنسک و گەدە و دوازدەگرێ دەگریتەوە بەشی خوارەوەش کۆڵۆن و ڕێکەی دەگریتەوە باوترین ئەوەی کە نەخۆش پێویستە ئیهمالی نەکا و یەکسەر دکتۆر ببینی ئەوەیە ڕشانەوە خواردن قوت نەدان نەتانی خواردنی قوتدا خواردن گیر ببی نەخۆش ئیشتیهای خواردنی نەمینێ نەخۆش چێشی دابەزیتن بەبێ ئەوەی کە هیچ هۆکارەکەبی لە بۆی ڕشانەوەی خوێن هەندێک جار لە بۆ بەشی خوارەوە گرنگترین نیشانە ئەوەیە خوێن لەگەڵ پیسایی کە نەخۆش خوێنی هەبوو لەگەڵ پیسایی جارێک دوو جار سێ جار دەبی دکتۆر ببینی و سکێشان گۆڕینی دانیشتنی ئاودەست دەبینی نەخۆشەکە زۆر ئەتیادی یەکسەر تووشی قەبزی دەبیان تووشی سکچون دەبیتن بۆ ماوەکی دوور و درێژ نەک لە بۆ ڕۆژێک و دوو ڕۆژی ئەوانە دەبی نەخۆش ئاگادار بیتن کە پشکنینی دەوێت دکتۆر باسی ئازاری سکمان کرد ئایا ئەکرێ هەمیشە گیر و گرفتەکە لە کۆئەندامی هەرسابێ ئازاری سک نەخێر چونکە سک کۆندامی تری تێدایە وەکو کۆندامی میزەڕۆ گورچیلەت هەیە بۆڕی میز هەیە میزڵدان هەیە چەوراتی و گۆشتی دیواری سک و دەماری خوێن و ئەوانش هەموو هەیە لە سک ئەوانش ئازاری دروست دەکەن هەندێک جار زۆر گرنگە ئازاری دڵ دەداتە سک وەکو زەڵتەی دڵ هەندێک جار نەخۆش بەس سەرەوەی سچی دێشیتن هیچ سینجی نایەشی بەڵام زۆربەی هۆکارەکانی ژانەسک ئەوەیە دکتۆر ئەگەر باسی خۆراک بکەین کاریگەری خۆراک لەسەر کۆئەندامی هەرس باوترین ئەو نەخۆشیانە چین کە پێوەستن بە جۆری خۆراکەکانەوە زیاتر ئەوەی پێی دەڵێن حساسیە هەندێک نەخۆش هەیە لەشی توانایەوە نییە هەندێک خۆراک هەرز بکاتن وانە تووشی کێشە دەبن لەو کاتی وەکو شیر وەکو مادەی پرۆتینەوەی کە لە گەنم هەیە کە گلوتینی پێدەگوترێ ئەوانە تووشی سکچون دەبن تووشی غازات دەبن تووشی ژان دەبن و کێشیاندا دەبەزیتن ئەوە زیاتر ئەوەیە کە خۆراک تەمە خۆراکی خراپ یعنی یەکە کەم ڕۆژێک گۆشتی بخوا بەبێ ڕادا ئەوانە احتیمالی توشببوونیان بە شێرپەنجەی کۆڵۆن زیاترە خۆراک ئەوەی کە خۆراکی زیاتر برژای دەخوا لەسەر ڕژووی ئەوە زیاتر تووشی شێرپەنجەی گەدە دەبن نالێم هەمیان توش دەبن بەڵام یەکەکە لە هۆکارەکان خۆراکی چەوری زیاتر ئەوەش پەیوەندی هەیە لەگە شێرپەنجە بە تایبەتی چەوری ئاژەڵ و جگەرە کێشانیش هەمومان دەزانین جگەرە کێشان هۆکاری شێرپەنجەی زۆر جێیەکێک لەوانە گەدە و سورێنسک و کۆڵۆنیش دکتۆرەی خواردنەوە کحولیەکان چۆن کاریگەریان هەیە خواردنەوە کحولیەکان زیاتر کاریگەریان لەسەر جگەر هەیە ینی ئەگەر یەکێک زۆر بخواتەوە بۆ ماوەکی زۆر یەکێک جگەری ماندی بی تووشی پێدەگوتێت تەلەیوف ینی جەرجی لە کار دەکەویتن زیاتر ئەی چی دەربارەی تەندروستی دەرونی لە ڕووی قەلەقی و سترێسی و کاری ڕۆژانەوە ئەمە تا چەندێک کاریگەری لەسەر کۆئەندامی هەرس هەیە کاریگەرێکی زۆری هەیە چونکە کۆئەندامی هەر زۆر نێزیک پەیوەندی لەگەڵ مێشک و هۆکارە دەرونیەکان هەیە لەبەرەوەی دەبینین ئەوانەی کە زیاتر لە ئیش یان لە خوێندن زۆر مەشغوڵن فکریان زۆر مەشغوڵە ماندینە ئەوانە زیاتر تووشی نەخۆشیەکانی گرژبوونی گەدە و گرژبوونی کۆڵۆن و برینی کۆڵۆنەوەی قوڕحەی پێدەڵێن ئەوانە توش دەبن چونکە
زیادبوونی ڕێژەی ترشاتی لە ناو گەدە یەکێک لە هۆکارەکانی باری دەرونیە. دکتۆریچێک لە نەخۆشیە زۆر واوەکان کۆلۆنە یاخود بڵێن کۆلۆنی عەسەبی. ئەگەر بۆمان باسکە ئەم نەخۆشیە چییە و هۆکارەکانی چین؟ بەڕاستیەوە زۆر گرنگە چونکە ئەوەندە ئێمە دەیبینین نەخۆش دێ دەڵێ پێمیان گوتە کۆلۆنم هەیە ئەو وەی پێگوتی و دەرمانیان دایتێ. زۆر لەو نەخۆشانە ئەمەدەیان بینین دەرچوو کە پاش پشکنین دەرچوو شتی دیان هەیە. نەخۆشم مندیتە شێرپەنجەی گەدەی هەبوو شێرپەنجەی کۆلۆنی هەبوو قورحەی گەدەی هەبووە ئەوانە هەموو چەند مانگە کە دەرمانی دەخۆن وەکو نەخۆشی کۆلۆنیان گرژبوونی کۆلۆن. گرژبوونی کۆلۆن نەخۆشی نییە هەتا لە کتابەکانیش کە باسی دەکەن نەخۆشی نییە کۆمەڵە نیشانەکن پێکەوە خڕ دەبنەوە لەو شخصەی نەوەکە لێرە جۆرەی دیە هەمووی وەکو یەک نییە بەڵام بە گشتی بریتە لە گۆڕینی زگ دەرچوون نەخۆش یان قبز دەبی یانی سهال دەبی یان قبز و سهال دەبی چەند ڕۆژێک ئەو ژانە سک و سکەستور بوون و شەرتە کە لە بۆ ماوەکی زۆربی نەک چەند مانگێک یعنی لەوانەیە ساڵەکە چەند ساڵەکە وایە و شەرتیشە بەرەو خراپی نەچی دەبی چەند مانگە کوی لێبێ دوای چا دەبتەوە دیسان دوای لێ دێتەوە بەڵام هەروەکو خۆی زیاتر هۆکارەکانی خواردنە جۆری خواردن کە هەندە خواردن هەیە لەو نەخۆشەی ناکەوی باری دەرونی زۆر گرنگە ئەوانەی کە غەمیان هەیە قەلەقن یان ماندینە نەفسیەن و هەندێک جار بە دەرمان و شتیواش دەرمانە بۆ شتەچی دەخوات تووشی ئەو حالەتی دەکاتن زۆر شەرتە ئەوەی کە ئەو حالەتی هەیە پشکنینی لە بۆ بکرێ ئەمە نالێن ئەوە کۆلۆن عەسەبیە تاوەکو هەموو پشکنی نەگنەکرێ ئەو نەخۆشیانەی کە نیشانەکانی وەکو کۆلۆن عەسەبیە هەمووی تاکیدکەن کەنیتی ئەو زەدرێنەوە کۆلۆن عەسەبیە لەو پشکنینانە پشکنینی پیسایی دەبی بکرێ نازوری کۆلۆن دەبی بکرێ هەندێک کەسەیە ئەشعەی ملەوەنی دەوێتن چونکە بەڕاستی ئەوە زۆر گرنگە خەڵک بزانیتن هەر نیشانێک کە هات وەکو زکێشانێک معنایەوە نییەوە کۆلۆن عەسەبیە ئەمن نەخۆشم دیتە شێرپەنجەی کۆلۆن هەمان نیشانەی کۆلۆن عەسەبی دەدەم لەبەر ئەوەیەوە ئەو نەخۆشانە دەبیت تاکیدکەین کە حساسی خواردنی نییە ئیلتیهابی یان هەوکردنی کۆلۆنی نییە یان شێرپەنجەی نییە زیادە گۆشتی نییە ئەو کە هەموو شتێک دەرچوو سەلامەتە ئەو زەدرێنەوە کۆلۆن عەسەبیە بە تایبەتی ئەوانەی کە نەخۆشینە وەکو گرێ و شێرپەنجە و وەکو ئیلتیهاب ئەوانە دەست پێ دەکات لە حالەتێک بەرەو خراپتر دەچیتن بەرەبەرە نیشانەکان تونتر دەبن بەرەبەرە نەخۆشەکە شتی نوێی لە بۆ دێتن ئەوە نابی بگۆترێ کۆلۆن عەسەبی. دکتۆر باوترین ئەو خۆراکانە چین کە ئەکرێت بەهۆی خراپبوونی کرژبوونی کۆلۆن و پێت باشانی نەخۆشەکان لێ دوورکەونەوە وەکو باسم کرد هەر نەخۆشێک تایبەتمەندیەکی خۆی هەیە لە گرژبوونی کۆلۆن یعنی ئەمن عادەتەن بە نەخۆشەکان نالێم ئەوەی بخۆ ئەوەی مەخۆ نەخۆش بەخۆی دەزانی چونکە ئەو نەخۆشە بە جوێرەی لەشی خۆی خواردنەکەی دەتانی دەستنیشان بکاتن هەندێک نەخۆشەیە بە خۆراکەچی بە خواردنەچی دیاریکرا و زۆر باش دەبی هەندەکەی زۆر خراپ دەبن بەم پێیان دێنم دەبی تەجروبە بکەی بڵام بە چ خواردنەچی باش دەبی بە چ خواردنەچی خراپ دەبی ئەوەی کە لێت ناکەوی لە لەشت ناکەوی لەشت تەحملی ناکا لێی دوورکەوە ئەوەی هەمومان دەزانینەوەی کە زۆر غازا دروست دەکە نۆکە و پاقڵێ و هەیە بە پیازی زۆر خراپ دەبی هێشت دەخوا هیچ عیبی نییە هەیە بە نیسک تێک دەچی هیچ عیبی نیە هەیە بە ماستێک دەچی بە پەنیر هەشە هیچ عیبی نییە بە دەبی نەخۆشەکە بەخۆی تەجروبە بکاتن. دکتۆر چارەسەرە پزیشکەکانی کۆلۆن چییە؟ دەمینێتەوە سەر جۆری نەخۆشیەکەی تەوان ئەمە لە هەموو زۆربەی نەخۆشیەکانی کۆلۆن خواردن ڕێککردن خواردنی سروشتی خواردنی دروست نەکراو ئەوەی کە لە کارگە و دروست دەکرێتن خواردن بە کوڵان زیاتر نەوەک بە برژاندن ئەو خواردنی کە لە نەخۆشەکەی دەکەویتن ئەوە لە هەمووی باشترەوە یەکەم چارەسەرە لە بۆ زۆربەی نەخۆشیەکانی کۆڵۆن ئەویدی دەمینێتەوە هەندێک شتی تایبەت هەیە کە هاوکردنی تایبەت هەیەەوە چارەسەری دەرمانی دەوێت
وەکو کۆلۆن تەقەڕوحی پێدەرێن ئەلسەرێتیڤ کۆلایتس ئەوە چارەسەری تایبەتی خۆی دەوێتن شێرپەنجە و زیادە گۆشت ئەوی پۆلیپی پێدەگوترێ لە کۆلۆن ئەوە چارەسەری خۆی دەوێت بە نازۆ لێ دەکرێتەوە بە نەشتەرگەری لێ دەکرێتەوە یان چارەسەری کیمیایی ئەوان هەندێک تایبەتمەندن بەڵام سروشتەکەی خەڵک کەم گۆشت بیتن یعنی هەفتەی دوو جارە گۆشتی بخۆی بەسە چەوری حیوانی کەم بخۆی و خواردنی پڕ ڕیشاڵ خواردنی سەوز و میوە و ئەوە چەندی زیاتر بخۆی باشترە لە بۆ کۆڵۆنی. دکتۆری وەک باسێک لە نیشانە زۆر باوەکان یان کێشەکانی گیر و گرفتەکانی کۆندامی هەرس دڵەکزەیە ئەگەر پێمان بڵێ هۆکارەکانی دڵەکزێ چیە یاخود گەڕانەوەی ترشی گەدە؟ بەخۆی گەدا ئیشە سەرچەکەی دروستکردنی ترشاتیە هەتاوەکو خواردن بتاوێنتەوە هەزمی ناکە بەڵام دەیتاوێنتەوە حازری دەکا لە بۆ ڕیخۆڵا تاوەکو هەرز بکرێتن. هەندێک کەس هەیە زیاتر لا پێویست ترشاتی دروست دەکەن. سێ هۆکاری سەرەکی هەیە لە بۆەوەی یەکەمیان ئەوەی باسمان کرد باری دەرونی ئەو نەخۆشانەی کە زۆر قەڵەقن زۆر فکر دەکەنەوە ماندینە ئەوانە ترشاتی گەدەیان زیاتر دەبیتن ئەوانی کەچگەرە دەچێشن چونکە نیکۆتینی تێدایە نیکۆتین وا دەکە گەدە زۆر ترشاتی دروست بکاتن و خواردنی چەور بەو جۆرەی زیادی دەکە کە خواردن زۆر لە گەدە دەمینێتەوە وا دەکە گەدە تەمبەڵ بیتن کە خواردن زۆر ماوە ترشاتی زیاد دەبیتن و سێیەم هۆکار ئەوەی کە خەڵک پێی دەڵێن ڤایرۆسی گەدە و ڤایرۆسی گەدەنیە بەکتریای گەدەیە ئچ پایلۆریە ئەوە لە هەندێک کەس لە زۆربەی خەڵک هیچ نیشانەچی نییە بەڵام لە هەندێک کەس ترشاتی زیاد دەبی ئەوەش دەبتە هۆکاری دروستبوونی برین ئەوانە زیاتر هۆکارەکانی برینن زیاتر هۆکارەکانی زیادبوونی ترشاتینە لە گەدا. مشکلەکە لێرە نییە مشکلەکە لەوەیە لە نێوان سوورێنسک و گەدا هەمومان ڤاڵڤەکمان هەیە زمانەک هەیە زمانەکی هەر بە دیواری سوورێنسکەوە دروست بووە کە توندە کە خواردن هاتە خوارێ ناهێلی خواردن بەرەو سەرەوە بگەڕێتەوە هەندێک کەسێ ئەوەیان شلە کە ئەوە شل بوو و پاڵە پەستۆ برێن لە ناو زک زیاترە لەوەی لە ناو سینگ و کە خواردنێکی زۆری خواردن دەستەوە سەرێ یان ترشاتی دەستەوە سەرێ دیواری ژۆرێ ناوپۆشی سوورێنچک ئامادە نییە تحملی ئەو ترشاتیە بکەم چونکە دروست نەکرایە لە بۆەوەی ناوپۆشی ناو گەدەی زۆر بەقوتە ترشاتیەکەی خۆی هیچ کاریگەری لەسەر نییە تووشی هیچی ناکاتن بەڵام ئی گەدەی ئی سۆرنسی وەنیە کە ترشاتی گەڕاوە تووشی برینی دەکات کە تووشی برینی کرد ئەوە نەخۆشە تووشی دڵەکەزە دەبی و تووشی زەحمەتی لە خواردن قوددان دەبی و ئێشی پشتە و ئێسکەی سینگ و دەداتە پشتی و بە تایبەتی شەوان خەویان تێک دەچیتن. ئەگەر دەپرسی لێم چارەسەری وەی چییە چارەسەرە سەرچیەکەی وەی چێژ دابەزین و خواردن ڕێککردن خواردن گوتمان ئەو جۆرە خۆراکە باشە و خراپە بەڵام بەتەنێ ئەوەندە بەس نییە دەبی ڕێکوپێکی خواردن کۆندامی هەرس وەکو کۆمپیوتەرەکە خۆی ئامادە کردیە کە لەو کاتە و لەو کاتە و لەو کاتە یەکەک خواردنی بخۆ ئەوز هەر کەسە و جۆرەکە هەیە ڕۆژە 5 دەخۆی ڕۆژێ جارێک دەخوا تو لەشی تو چۆن ئامادە بووە و چۆن لێ ڕەهاتیە دەبی وە بکەین بەڵام خەڵک هەیە ئەوڕۆ 2 جەمی دەخوا سبەی ناتانی بخوا دووز بەی دەی کاتە سێ ڕۆژی پاشتر ڕۆژێک دەخوا کاتەکان هەمووی تێکەڵاوە لێرە کۆندامی هەرس تێک دەچیتن بە تایبەتی گەدە. دکتۆر ئەگەر باس لە گرفتێکی تری کۆندامی هەرس بکەین کە ئەویش بەردی زراوە پرسیارەکەم ئەوەیە بۆچی بەردی زراو لە هەنێک کەسا ڕۆیە لە هەنێک کەسیترا ڕوونایە و هۆکارەکانی چییە هۆکارەکانی دروست بوونی بەردی زراو؟ ئەگەر بە ئاسانی باسی بکەم زەردا و وەکو کیسەکە ئیشەکەی ئەوەندەیە ئەو زەرداوی کە لە جەرگ دروست دەکرێ هەندێک لە ناو چیسەی خەزن دەبی هەڵدەگیرێ کاتی خواردن پاڵ دەدرێ دەستە ناو دواز دەگرێ لەوانەیە ماوەکی زۆر بمینێتەوە تو وا تەشبیه بکەم ئەگە ماستاوەکی دابنێی ماوەک
دەبینی ماستەکە لە بنەوە دەنیشی ئاوەکە دەکەویتەوە سەرێ. زەرداو لە 3 مادەی چەوری دروست بووە. ئەگەر پێکەوە تەواو بن ئەوە تەواو لە ناو یەکدری دەتاوێنەوە، بەڵام هەندێک جارەگەریەکە چیان زیاد بێ کە چیان کەمبی ئەوە دەنیشن بە درێژایی ساڵ ئەوە دەنیشی وەکو خەڵک پێدەگوتێ ڕەمڵ لمی دروست دەکا، ئەوە بەرەبەرە گەورە دەبی لە دەورەی دەبتە بەرد. ئەوانەی کە چەوراتی لە خوێنیان یان چەوراتی لە ناو زەرداویشیان بەڵەنسە چی نەبیتن بەردی زەرداو دروست دەکەن. ئەوانەی زیاتر کە نەخۆشی خوێنیان هەیە خڕۆکە سوورەکانیان دەستچێن ئەوانە تووشی زەرداو دەبن. بە تایبەت ئێستا دەبینین ئەوانەی کە نەشتەرگەری گەدەیان لە بۆ دەکرێت زۆری خۆراکیان تێک دەچی بڕینی گەدا لە بۆ قڵەوی بیان لەبەر نەخۆشی بیتن ئەوانش بەردی زەرداوی دروست دەبی. دکتۆر چارەسەرەکانی چە و پێش ئەوەیەک پرسیارێک ئایا چەوری خواردنی چەوری زۆر بێتە هۆی بەردیزراو؟ بەرزبوونی کۆلسترۆل ئەوانە دەمنە هۆی بەردیزراو بەڕێ ئەوەش تەمان دەگەڕێتەوە بۆ خواردنی چەور. چارەسەرەکانی چارەسەرەکەی کە بەردی زراو دروست بوو تازە ئەو بەردە هەردەمینێ، هیچ زۆر محاولە کرا دەرمانیان بەشتیدی ئەو بەردە لابر بدرێ، بەڵام هیچی کاریگەری وای نییە کە بەردی زەرداویش دروست بوو. ئەمە لەو خەڵکانی کە بەردی زەرداویان هەیە سەتا دەیان نیشانە و ئێش و شتیان هەیە. خەڵکەکی زۆر هەیە دەچی سۆنەری دەکا لەبەر هەر شتێکی دی دەرێ وڵات و بەردی زەرداوت هەیە. زۆربیان نیشانەیان نییە ئاگیان لینی هەیتیان کە بەردی زەرداو دروست بوو تازە ناڕوە دەبی چیسەی زەرداو بێتە دەرێ. ئەمە نییە هیچ نەشتەرگەریەک بڵێن چیسەی زەرداو بکەین و بەردەکان دەربینین، چونکە مانەوەی ئەوەندە زۆروری نیە و دوای دروست دەبتەوە بەرد چیسەکەی هەمووی لێ دەکەینەوە. دکتۆر زیانەکانی لابردنی کیسەی زراو چییە و ڕێنمایی چێ بۆ کەسانی کە بەردی کیسەی زراویان لابردووە لە ڕووی خواردنەوە بێیان شێوازی ژیانەوە؟ چونکە چیسەی زەرداو ئیشەکەی بەس خەزنە، هیچ کاریگەرێکی وای نییە لەسەر ژیانی ئەو نەخۆشێ، بەڵام زۆر جار پاش چەند ساڵێک ئەو نەخۆشە تووشی سکچوون دەبن، بە تایبەتی پاش خواردن هەر نانەچی بخوا پاش خواردن تووشی سکچوون دەبن. ئەوەش بە دەرمانێکی تۆس چارەسەر دەکرێتن و دەشلێن یەکێک لە هۆکارەکانی شێرپەنجەی کۆڵۆن پاش چەند ساڵێکی زۆر لابرنی کیسەی زەرداوە. دکتۆر کۆتا نەخۆشی کە باسی بکەین بابەتی نەخۆشی مایاسیریە، هەزەکەم بە شێوکی کورتی بۆمان باس بکەین. بە شێوکی کورتی مایاسیری مۆزوعی زۆر زۆر گەورەیە ئەمە حاولە دەکەم فەرموو بۆمان باس بکەیت و باس لە هۆکارەکانیشی بکەین. باش هەندێک شت هەیە بەڕاستی دەمەوێت خەڵک لی تێبگاتن. ناوچەی کۆم خەڵک هەر شتێکی توش بیدەێ مایەسیریم هەیە، بەخۆی مایەسیری نەخۆشیەکە لە نەخۆشیەکانی کۆم. سێ دەماری خوێن هەیە، خوێن هێنەر نەک خوێنبەر لە دیواری ژۆرەی کۆم. ئەوانە هەندێک جار ئەستور دەبن، گەورە دەبن، ئەوەی بە کوردی خەڵک پێدەگوتێت دەوالی، تووشی دەوالی دەبی، ئەو دەوالی بەرەبەرە گەورەتر دەبی، ئەو پێدەگوترێ مایەسیری. مایەسیری دەرەجاتی هەیە، دەرەجە 1 و 2 3 و 4. ئەوەی بەس لە ژۆرەیە کەس نایبینی ئەوە دەرەجەیەکە، دەرەجە 2 هەندێک دێتە دەرێ و دەستە ژۆری، دەرەجە 3 دەبی نەخۆش بەخۆی پاڵیداتەوە ژۆرێ ئەو زیادە گۆشتەکە دێتە دەرێت، 4 دایمە لە دەرەیە. نیشانەکانی نەخۆشی مایەسیری عیلاقەی بەو دەرەجانە نیە، هەیە دەرەجە 1 بەڵام زۆر بە ئازارە، زۆر بە کێشەیە، هەیە دەرەجە 4 و هیچ مشکلی نییە. مایەسیری بەس لە ئادەمیزاد دەبیتن، چونکەمە لەسەر 2 پێ دەڕۆین، ئاژەڵ تووشی نابیت چونکە ئاژەڵ لەسەر 4 پێەیە. ئەوەش لەبەر هۆکارەوەی خوێن بەرەو چوونە سەرەوە هەندێک زەحمەتە. مایەسیری زۆر گرنگە بە دەرەجەی یەکەکەی لە بۆ ئادەمیزاد، چونکە بەشەکە لەوەی کە ئەمە دەتانین خۆمان ڕابگرین، بیسایی ڕابگرین هەتاوەکو دەچین ناو دەست. 120 وەی بەهۆی مایەسیریە. مایەسیری کە بۆ نەخۆشی پێدەگوترێت مایەسیری، بەڵام بەخۆی هەر هەیە. یەکێک لە هۆکارەکانی زۆربەی گرنگە هۆکارە زۆربە گرنگەکەی قەبزیە.
خەڵک دێتە لام دەلێ تۆرە من مایەسیریم هەیە قەبزم نەشتەرگەریەکەی مایەسیری دەوێت تاکو قەبزەکەی چاپتەوە بەخۆی وانە بەخۆی قەبزیەکە هۆکارە لە بۆ مایەسیری هۆکار نییە لە بۆ قەبزی و مایەسیریش بە هیچ نەوەک نایەشیتن ئیلا ئەگەر تووشی هەوکردن و مزعافات بووبیتن گرنگترین نیشانەکانی خوێن بەربوونە لەگە پیسایی عادەتەن قەترەك دوو قەترەك پاش تەواوبوونی پیسایی خوێن دێتن دوایە ڕادەوەستی یان زیادە گۆشتەکە دێتە دەرێ دەخورێ نەخۆشی ئاز دەکاتن بەڵام کە تووشی مزعافات بوو ئەو کاتی ژانی بەقوت دەبی و ئەستور دەبی و خوێن بەربوونەی زۆری دێتن باشترین چارەسەر لە بۆ مایەسیری کەس نەهێلیتن قەبز ببی ئەوەش تازە دیسان باز دەکەینەوە بۆ خۆراکی پڕ فایبەر و ڕیشاڵ و سەوزە و میوە و ئاو خواردنەوەی تەواو. دکتۆر چارەسەرەکانی چییە؟ چارەسەرەکانی ئەمە عادەتەن چارەسەری ناکەن ئیلاگەر نەخۆش پێویست ئازبی تووشی نیشانەکان بن بە تایبەتی خوێن بەربوون بە گوێرەی دەرەجەکانی 1 و 2 3 و 4 چارەسەریەکانی زۆرە کاتی خۆی لێ دەکرانەوە و برینەکی تەواو دروست دەبوو ژانەکی زۆر هەتاوەکو نەخۆش چادەبەوە بەڵام لەو 30 ساڵەی لەو 10 ساڵەی کۆتایی چارەسەری نوێ بە دەرکەتیە هەمووشیان هەمان فکریان هەیە ئەو دەمارانەی کە لە ژۆرێ مایەسیری دروست دەکەن بسووتێنرێن ئەو زە بە دوورینەوە بی بە لێزەربی بە کۆتەری سووتان بیتن هەندێک جار وەختی خۆی کاتی خۆی بە دەرزی لێدان مادەچیان لێ دەدا تاوەکو ئیشک ببنەوە هەمووی هەمان پرینسپڵە بەڵام بە گوێرەی برێن دەرەجەکانی چارەسەرەکانی جیاوازن. حاڵتێکەیە کە زۆر باوە لەناو خەنمانە کاڵێن بە بۆنی دووگیانیەوە تووشی مایەسیری بوونە زۆر باوە چونکە کە باسمان کرد خوێن گەڕانەوە لە بۆ سەرەوە ئەگەر تاخیر بی خراپتر بیتن نەخۆش زیاتر تووشی مایەسیری دەبی ئەویش یەکێک لەو هۆکارانە دووجانیە. دکتۆر بە شێوەیەکی گشتی ئەو نیشانە مەترسیدارانە چین کە ئەمە پێڵێن ڕەد فلاگەکان بۆ کۆ ئەندامی هەرس کە پێت باشە نەخۆشەکان ڕاستەوخۆ سەردانی پزیشک بکەن. وامزانم لە سەرەتا باسم کرد ئەوانە نەخۆش نابی هەمالی بکە نابی بلێ هیچ نییە سەرمابوونە نان شتەکەم خوارێت چکە نەخۆش دایمەن تەفسیر دەبینتەوە لە بۆ ئەوەکانی وڵا سپلیتە موبەریدەیە نازانم گەرمایە سەرمایە چم خوارد داوت بووم وەم لێ هات نەخێر کە نەخۆش ئیشتیهای خواردنی نەما کە ناتانی نانی بخواتن برسی نابی خواردنی لە پێش چاوی دەکەوی لە بۆ ماوەک ئەوە هۆکار نیشانەکی گرنگە چێش دابەزین بەبێ هۆکار بەبێ ئەوەی نەخۆش یان کەسەکە بەخۆی محاولە بکە چێشی دابەزیتن خوێن لەگەڵ پیسایی گۆڕانی دانیشتن لە ئاو دەست ئەزە بەرە و قەبزیبی بەرەبەرە قەبز دەبی یان بەرە و سکچوون بیتن ڕشانەوە بە تایبەتی خوێن خواردن گیربوون کاتی خواردن قوددان ئەوانە زۆر گرنگن. دکتۆر کۆتا ڕێنمایی چییە بۆ پاراستنی تەندروستی کۆ ئەندامی هەرس؟ دیسان وەکو باسم کرد خواردنەکی سروشتی نەک خواردنی کارگە و کوڵان دووربوون لە جگەرە و گۆشتی ئاژەڵ نالێم مەی خۆن بەڵام نەک هەموو ڕۆژێ و تاوان باری دەرونی ئەگەر یەک پێ بکرێ زۆر فکری لێ نەکاتەوە و هەر نیشانە چی هەبوو پشکنین بکە بە تایبەتی ئەوانەی ئەو باس من نەکرد بە تایبەتی ئەوانەی لە ناو خێزانیان خزمەکانیان نەخۆشی کۆندامی هەرس بە تایبەتی شێت پەنجە باوە ئەوانە دەبی پشکنین زیاتر بکەن لەوانی کە کەنیتیان. زۆر سپاس دکتۆرگیان بۆ زانیاریەکانە سەرچاو پێ خۆشحاڵم زیاتر زۆر سپاس دکتۆرگیان. زۆر سپاس کە تا سەبینەر و سەرمان بوون تا زنجیری داهاتوو وەرتەبێت.